ڕۆژێکی قورس و گران لە پێشمانەوەیە، پێویستە خۆمانی بۆ ئامادەکەین بە عیبادەت و بە خواپەرستی و بە چاکە. دوای ئەوەی کە تۆ محاسبەش دەکرێت، ئەمجا شتێت دێتە پێشەوە، تەرازوی عەدالەتی خوا. پرسیاری ناوگۆڕ و جابدایەوە، لە قەبر دەچووی بە خۆشی بە شادی، لە ژێر سەبەری عەرشی خواشدا بووی، محاسبەی خوش ڕزگارت بوو، ئەمجا دەی چاکەکان و خراپەکانی بکێش. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا، لە ڕۆژی قیامەتە تەرازوی عەدالەتی خوای گەورە دائەنرێ. ئەگەر ئاسمانەکان و زەوی، حەوت تەبەقەی ئاسمان و زەوی هەر هەمووی بە ئەستێرە و بە خۆر و بە مانگ و بە هەسارە و بە هەموو شتێکەوە هەمووی بخەیتە یەک تای تەرازوی عەدالەتی خوای گەورە و جێ بێتەوە. دوو تایە، چاکە و خراپە. جا خۆشبەختی بۆ کەسە چاکەکانی قورسە، بەدبەختی بۆ کەسەیە تاوانەکانی قورسترە. جا خوای گەورە تەرازوویەکی داناوە، ئاسمانەکان و زەوی هەمی بڕاتە ناو یەک تایەک و جێ بێتەوە، هێشتا فراوانتریشە. بەڵام لەگەڵ ئەوەشا خوای گەورە دەفەرمێ ونضع الموازين القسط ليوم القيامة فلا تظلم نفس شيئا وإن كان مثقال حبة من خردل أتينا به. عدالت ئەوەیە خوای گەورە تەرازوی عەدالەتی خوای گەورە خۆی دای ئەنێت، هیچ کەسێک زوڵمی لێ ناکرێ. خوای گەورە دەفەرمێ ئەگەر بەقەت تۆوی خەردەلەیە، خەرتەلە کە تۆوێکی وردی هەیە، ئەگەر بەقەت تۆوی خەرتەلەیەک چاکت کردبێ یا خراپەت کردبێ، ئێمە ئەتەینا بیها، ئێمە دەیهێنین. ئەو چاکەی کە کردوتە لە دنیادا بۆ خوا لە تەرازوی عەدالەتی خوای گەورەدا دەیبینی، نەک بۆ ڕیا کردبێت. ئەو خراپەی کە کردوتە و تۆبەت لێ نەکردو، خوا لێت خۆش نەبووە، لە ناو ڕۆژێک دێت لە تەرازوی عەدالەتی خوادا دەیبینی، دەبێتە مایە شەرمەزاری تۆ. ئەمجا لە حەدیث صحیح داتەوە خوای گەورە بە کابرای تاوانبار دەفەرمێ کە 99 سجی تاوانی هەیە، یەک شایەتمانێکی دەفەرمێ ئوحضر وەزنەکە، ئامادە بە، ئێستا چاکە و خراپەکانت دەکێشی. سبحان الله، چی موقیفێکە، ئەبێت دڵ لەو کاتات چۆن بێ. بوەستە ئێستا چاکە و خراپەکانت بۆ دەکێشین، بۆی بڕیاری کۆتایی لەسەر تۆ بدرێ، بە چاوی خۆت ببینی تۆ شایستەی بەهەشتی یا شایستەی دۆزەخی. خوا عەدالەتە، خوا عالم و زانایە تۆ شایستەی کوێی، بەڵام بە چاوی خۆت پیشانت ئەدات. دەی ئەوە چاکەکانت، ئەوش خراپەکانت، کامیان قورس بوو بڕیارەکە لەسەر تۆ درێت، بۆ بەهەشت یا بۆ جەهەنەم. جا بۆیە خوای گەورە دەفەرمێ فمن ثقلت موازينه فأولئك هم المفلحون ومن خفت موازينه فأولئك الذين خسروا أنفسهم في جهنم خالدون. ئەوەی چاکەکانی قورس بوو ڕزگاری دەبێ. خوای لەو کەسانەمان بگێڕی یا ڕەبی. چەندێ دڵخۆشیە چاکەکانت خراپەکانت باتە ئاسمانە و قورس بێ، ئەوە ڕزگاری دەبێ. خوای گەورە دەفەرمێ هەر کەسێکیش خوای گەورە دەفەرمێ خراپەکانی زۆرتر بوو لە چاکەکانی، گوناهەکانی زۆرتر بوو، ئەوە خەسارەتمەند و دۆڕاوە، بۆ ناو جەهەنم دەڕوات. بیهێنە بەرچاوی خۆت چی مەوقیفێکە. ئەوانەمان لە بیر چوو، بۆیە ئاگامان لە خۆمان نەماوە، هەر پێ دەکەین و گوناه و تاوان دەکەین و هیچ باکمان لە قیامەتمان نییە. ئەوە قیامەتە، ناڕەحەتی زۆری تێدایە، پێویستە خۆتی بۆ ئامادەکەی.